شێوازی کارکردنی بەشێک لە کەناڵ و دەستگاکانی ڕاگەیاندن لە هەرێمی کوردستان. ئەو کاریگەریە نەرێنی و ڕۆڵە خراپەی دەیگێڕن لە بامانجگرتنی دابوونەریت و تێکدانی شیرازەی خێزان و کۆمەڵگا باگشتی. تۆڕی یاوبەشی ڕێکخراوەکانی هێنایە دەنگ و لە ڕێگەی یاداشتێکەوە داوایان لە وەزیری ڕۆشنبیری و لاوانی حکوومەتی هەرێم کرد سنوورێک لە بەردەم ئەو ڕاگەیاندانەدا دابنرێت کە خەریکە خێزان و کۆمەڵگا بەرەو داڕمان و لێکترازان دەبن. وەکتۆڕی هاوبەشی ڕێکخراوەکان سەردانی جەنابی وەزیری ڕۆشنبیریمان کرد بە مەبەستی هاوکاریمان لە کەمکردنەوەی چەند شتێکە خەریکە ئەبێتە دیاردە لە کۆمەڵگایە ئەویش توندوتیژەیەکی زۆر لە ماوەیە بەڕاستی بەدی ئەکرێ لە کۆمەڵگەیە کە ئەمە بەڕاستی پرسی کۆمەڵگەیە هەر پرسی ژن نیە چکە توندوتیژەکە بە تایبەتی کوشتن و خۆکوشتن تا ڕادەیەک وای لێ هاتووەکە خەریکە ئەبێتە دیاردە بۆ ئەو درامایانەی کە هەندێکیان نەشیاون و نامۆن بە کۆمەڵگەیمە و کۆمەڵگەی کوردی دوورن لە دابوونەریتی ئێمە و ئەوانە بوەستێندرێ وەکو چارەسەرێک یان کەمکردنەوەیەک بۆ ئەو شتانی کە ڕووە بۆی گەنجان لاسایی نەکەنەوە. لە ماوەی ڕابردووشدا چەندین جار هۆشداری دراوە لە شێوازی کارکردن و پەخشکردنی هەندێک پرۆگرام لا بەشێک لە دەستگاکانی ڕاگەیاندن بە جۆرێکەیەک ناگرێتەوە لەگەڵ دابوونەریتی کوردەواری و پەخشکردنیان کاریگەری نەرێنی لە نێو کۆمەڵگەدا بەجێدێڵێت. لە وەڵامی داواکاری ڕێکخراوەکان وەزیری ڕۆشنبیری حکوومەتی هەرێم بەڵێنی هەموو جۆرە پاڵپشتیەکی پێدان. داواکاری خاڵانە داواکاری سەرجەم کۆمەڵگەی کوردستانن، سەرجەم ڕێکخراوەکانن، پەیوەندیان بە دراماکانی هەیە کە نەشیاون لە ناو ڕادیۆ تەلەڤیزیۆنەکان پەخش دەکرێن، پەیوەندیان بە توندوتیژی دژی ژنانەوە هەیە، پەیوەندیان بە پەخشکردنی هەندێک بەرنامەوە هەیە کە لە ناو کاناڵەکان نەشیاوە. داواکاریەکانیان ڕەوان و ئێمە پشتگیریان دەکەین و لەسەر ئەو داواکاریانەی ئەوان کە دوو بەشە بەشێکی پەیوەندی بە وەزارەتی ڕۆشنبیری هەیە ماوەی 2 مانگە ئێمە کاری لەسەر دەکەین و کۆڕ و کۆبوونەوەی لەسەر دەکەین لەگەڵ لایەنە پەیوەندیارەکانی تری ناو هەرێمی کوردستان و لەگەڵ وەزارەتەکانی تریش. داواکاری تۆڕی ئاوبەشی ڕێکخراوەکان لە کاتێکدایە ڕووداوەکانی کوشتن و خۆکوشتن و ڕووداوە نەخوازراوەکانی تر لە هەرێمی کوردستان ڕوویان لە هەڵکشان کردووە. وەک دەوترێت زۆربوونی ئەو جۆرە ڕووداوانە بەشی زۆریان پەیوەندی بەو ناڕێکیەوەیە کە لە بەشێک لە دەستگاکانی ڕاگەیاندن بەدی دەکرێت. مەریوان بڵا، کورسات نیوز، سلێمانی.